بە بۆنەی دەستپێکی ساڵی نوێی خوێندن، نوێنەرانی مامۆستایانی کۆمەڵ لە ناو یەکێتی مامۆستایانی کوردستان کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان ساز کرد و کەم و کوڕیەکان و کێشەکانی پەروەردەیان خست هەڕوو، هەروەک داوایان لەلایەنە پەیوەندیدارەکان کرد هەستن بە چارەسەرکردنیان. بۆیە ئەم خاڵانە گرینگە ئێمە کە باسی ئەەکەین بۆ پاڵپشتیە بۆ بەرەو پێشبردننی پرۆسەی پەروەردە و خوێندن. خاڵی یەکەم دەستپێکردنەوەی پلە بەرزکردنەوە تەرفیع بۆ مامۆستایان کە بە نایاسایی ماوەی چەندین ساڵە وەستاوە. خاڵی دووەم پێدانی موچە لە کاتی خۆیدا کە 30 ڕۆژ جارێکە و حکوومەت پابەندی بەڵێنەکانی بێ. خاڵی سێیەم چارەسەرکردنی گرفتی مامۆستایانی وانەبێژی و کە بە دامەزراندن یان گرێبەست کە زیاتر لە 21,000 مامۆستای وانەبێژەیە، زۆربەی ناوەندەکانی خوێندن لە دەرەوەی شارەکان ئەوان پڕیان کردوتەوە. خاڵی چوارەم گێرانەوەی موچەی پاشەکەوتکراو لە ڕێی دانانی هەژماری بانقی. خاڵی پێنجەم هاوتاکردنی موچەی خانەنیشان لەگەڵ حکوومەتی ناوەند. خاڵی شەشەم گواستنەوەی موچەی مامۆستایانی خوێندنی کوردی بۆ سەر ناوەند کە چەندین ساڵە داوایان کردووە. خاڵی حەوتەم مۆڵەتی بێموچە لە 2 ساڵەوە بکرێتە 5 ساڵ وەکو وەزارەتەکانی تری حکوومەتی هەرێم. خاڵی هەشتەم گرنگیدان بەوانەی پەروەردەی ئیسلامی لە ناوەندەکانی خوێندن، ئەویش بە دامەزراندنی مامۆستای پسپۆر و سەرپەرشتیاری تایبەت بە پەروەردەی ئیسلامی. هەڵسەنگاندنەکان دەری دەخەن پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان لە دۆخێکی خراپدایە و پاشەکشەی کردووە. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ حکوومەت کە خوێندنی حکومی پشتگوێ خستووە و زیاتر گرنگی بە کەرتی تایبەت دەدرێت. دۆخی خوێندن لە هەرێمی کوردستاندا بەداخەوە ستاندارەکان پێمان دەڵێن، هەڵسەنگاندنەکانی ساڵانە پێمان دەڵێن کە پرۆسەی پەروەردە ئاسی زانستی لە ناوەندەکانی خوێندن لە ئاستێکی نزمدایە، لە پاشەکشەدایە بەداخەوە کە ئەمەش بەهۆی ئەوەی کە کۆمەڵێک قەیرانی کەڵەکە بوو لە ساڵانی ڕابردوو لە ئێستاشدا حکومەت نەیتوانی و چارەسەری بۆ بکاتن. بەداخەوە لە هەم لە پاڵپشتی نەکردنی حکوومەت لە پرۆسەی پەروەردە و لە خودی مامۆستا لە خودی خوێندن لە خودی قوتابی ئەمە وای کردووە بەڕاستی پرۆسەی پەروەردە پاشەکشە بکاتن. لە ڕاستیدا دۆخی پەروەردە لە قەیرانێکی قوڵایە. ئەتوانین بڵێن ئێستا هەرێمی کوردستان بە قەیرانێکی قوڵاتی ئەپەڕێ. حکوومەتی هەرێم فەرامۆشی دۆخی پەروەردەی کردووە، ئەوە تا کەرتی پەروەردە حکوومەت ناتوانێت پێداویستەکانی دابین کا بۆیە کە وردە هەنگاو بە هەنگاو ئاەتە دەست کەرتی تایبەت کەرتی تایبەتیش بۆ پەروەردەکردن بەڕاستی زۆر مەترسیدارە چونکە پەروەردەکردنی نەوەی داهاتوو بیدەی دەست کەرتی تایبەت ئەمە لە زۆربەی وڵاتانە حکوومەت خۆی سەرپەرشتیەکە، بۆیە کە نیشانەی فەشەلی دەوڵەتە حکوومەتە لەو بارەدا بۆیە کە بەجێ هێڵێ بۆ کەرتی تایبەت. وا بڕیارە ڕۆژی 13 مانگ ساڵی نوێی خوێندن بە بەشداری 1,800,000 قوتابی لە هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە. ئەمما لە کاتێکدایە قوتابخانەکان بەپێی ستانداردی جیهانی نین. بۆ نەمانی دوودەوامیش پێویستە 2,000 قوتابخانە و 30,000 پۆل دروست بکرێن بۆ ئەوەی لە هەر پۆلێکدا 25 قوتابی دەوام بکەن، لە کاتێکدا ئێستا پۆل هەیە 50 قوتابی تێدا دەوام دەکەن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.